تەنها چاوەڕوانیە کە کەمەندامان ئومێدێکیان پێی بوو یا هیوایەکیان لەسەر هەڵچنی بوو بگا بەدەستیان ئەویش ئەو موچەکەمەی کەمەندامان بوو کە 60,000 بۆ 120,000. بەڵام لەمەشە هەستەکەی جۆرێک لە بێڕێزی و سوکایەتی بە کەمەندامانەکرێ لە کاتی پێدانی موچەکەیە. بەر لە 1-2 ڕۆژ 48 کاتژمێر پێش ئێستا لیستێک بڵاو کرایەوە بۆ پێدانی موچەی فەرمانبەران بەگشتی. بەداخەوە هەتا 16 حەوت ئەم لیستە بە هیچ جۆرێک باسی کەمەندامانی تیانە و ئەوەشی کە نادرێ بازەکرێ هەر باسی کەمەندامانی تیانە. لە کاتێکە کە کەمەندامان لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا ئەتوانین بڵین لەسەر تاسەری عێراقدا کەمترین موچەیان هەیە، کەمترین موچەیان هەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان و عێراقدا. ئەبوایە وەزارەتی دارایی یەکەمین کەس کە موچەی پێ بدایە لە پێشی پێشمەرگە و مامۆستا و شەهیدان کەمەندامان بووایە. لەبەر چەند خاڵێک: یەکەم ئەو موچەی کە ئەدرێ زۆر کەمە، دوو ئەو موچەی کە ئەدرێ بە دایبی بۆ مناڵانی شەلە دەماغ، ئەدرێ بە دارشەق، ئەدرێ بە عەرەبانە، ئەدرێ بە پێداویستی دا و دەرمان بۆ کەمەندامان. سێهەم حورمەتەن بۆ 100,000 کەمەندام کە لە وڵاتەیە هەیە بەڕاستی. چوارهەم لەبەر ئەو بەڵێنەی کە خۆیانیان بەڵێنیانە کە پاشەکەوتی حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکەوتی موچە شمولی ئەو کەسانە ناکە کە لە 300,000 کەمتریان هەیە، بەڵام بەداخەوە ئێمە موچەکەمان هەمووی 150,000 بوو کرا بە 90,000. دواتر وەزیری دارایی هەوڵێکیان کرا بە 120,000 و ئێستا 60,000 هەروەکو خۆی ماوەتەوە بەڕاستی.